لا شاری سلێمانی پرۆژەی وشکەڵان دەست پێ دەکات کە پرۆژەیەکە هەمە ئاهەنگیەکە لە نێوان کۆمەڵێک لە هونەرمەندانی کوردستان و ژمارەیەک لە هونەرمەندانی دەرەوەی کوردستان واتە ژمارەیەک لە هونەرمەندانی بیانی خۆی بیرۆکەی پرۆژەکە گەڕێتەوە بۆ یەکێک لە پرۆژەکانی ساڵانی پێشووتر بە ناوی هێزی ئاو کە پرۆژە یەکێک لە هونەرمەندە شێوەکارەکانە کە ئەویش ئاکام شێخ هادیە. لەسەر ئەم بابەتە هاوکارم دەروون لە کارگەی کلتوریە لە شاری سلێمانی و زانیاری زیاترمانەیەتێ. فەرموو دەروون. بالا کوردستان سلااو لە تۆ و سلااو لە چاوی بینەرانی کورسات مەگەزین بێت. ئێمە ئێستا بە خۆشحاڵیەوە لە نێو کارگەی کلتورین لە شاری سلێمانی و ئامادەین لە نێو پرۆژێکی زۆر تایبەتە لەژێر ناونیشانی وشکەڵانایە کە بێگومان ئیڤێنتێکی تایبەتە بە بەشێک لە هونەرمەندە دیارەکان. بە خۆشحاڵیەوە تەنها هونەرمەندانی کورد نین بەڵکو و چەندین نەتەوەی جیاوازی ژەنەوەم ئیڤێنتە بەشدارن و ئەم ئیڤێنتە لە دوای بەشداریکردنی یاخود نمایشکردنی لە چەند شارێکی تری عێراق بە خۆشحاڵیەوە لە ئێستاەوە بۆ نزیکەی مانگێک لە نێو کارگەی کلتور لە شاری سلێمانیش بەردەوامە بێ و نمایشەکرێ. ئەمڕۆ خەڵکانێکی زۆر لێرە بوون بۆ بینی ئیڤێنتەکە و ئیڤێنتەکەش بەردەوامی هەیە. گفتوگۆکەم لەسەر تەواوی ئیڤێنتەکە و تەواوی پرۆژەکە بە میوانداری هەرێک لە بەڕێزان ئاکام شێخ هادی بەڕێزیان کە هونەرمەند و ڕێخەری ئیڤێنتەکەن و هەروەها خاتوو ئاڤانسێک کە بەڕێزیان هونەرمەند و بەشدار بوون. سڵاو چەند لەبێوارەتان باش بێت. زۆر سپاس بۆ تۆ کاکەکەم با دەستپێک لە تۆ دەست پێ بکەم وشکەڵان بۆ سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەت و بەرنامەیە. وشکەڵان درێژکراوەی سێ ئیڤێنتی ترە کە پێشتر لە شارەکانی تری عێراق کردومە. ئەویش لە ساڵی 2021 دوای کۆنتراکتن لەگەڵ قۆنسوڵی بەریتانی بۆ ماوەی 3 ساڵ کە ئیش بکەم لەسەر گۆڕانی کەشوهەوا لە ناوخۆی عێراقا. سەرەتا بە ئیڤێنتێکی تایبەتی من دەستی پێکرد بە ناوی پاوەر ئۆف وۆتەر لە بەغداد. دواتر بیرم لەوە کردەوە کە لەگەڵ چەند ئارتیستێکی ترە مینە بکەم ئەم ئیڤێنتە بکەم بۆیە لە بەسرە لەگەڵ پرۆژەی سەفینە کردم لە 2022 2023 لە هەولێر لەگەڵ چەند ئارتیستێک کە بەشێکیان کورد و عەرەب و ئەوانی کە بیانی بوون لە هەولێر و بە خۆشحاڵیەوە بە سپۆنسەری دەزگای میدیای کورسات ئەم ساڵ لە سلێمانی توانیمان ئیڤێنتەکە بکەین. بێگومان ئیڤێنتەکە بە سپۆنسەری دەستگای میدیای کورساتە و ماوەی چەندێک بەردەوامە بێ؟ ئیڤێنتەکە بۆ ماوەی 20 ڕۆژ بەردەوامە بێ لە ڕۆژی 25 تاکو 6 ڕۆژانە لە کاتژمێر دەی بەیانی بۆ 5 ئێوارە. زۆر باشە کاتەکەی دواترش بە بینەران دووبارەی ئەکەینەوە. خاتو ئاڤانگیان تۆش سڵاو لێبێ. پێم خۆشە بزانم کە کاگاکەم چۆن پەیوەندی پێوە کردی چۆن لە پرۆژێکی ئاوای چکە بەڕاستی کە سەیری بابەتەکانەکەی جیاوازن تەنها لێرە چەند کارێکی شێوەکاری نابینی بەڵکو بیرۆکەی زۆر جیاوازە بینیت. ڕاستە وەک کاگاکەم پێشتر باسی کرد ئەمە زنجیرە کارێک ینی بە مەرحەلە هاتووە لە ساڵانێکی پێشوە ینی پرۆژەیەک ئیشێک نییە تەنها بۆ ئێستا کراوێ. لە ڕاستیەکەیان من تەنیا پار کارم لەگەڵ کاگاکەم کردووە کە وەک ڕێخەر پەیوەندی بە مەجموعەی هونەرمەندەوە کردو کە کار بکەین بەیەکەوە و کارەکەی پارمان لە هەولێر زۆر جیاواز و هاوبەش بوو بەیەکەوە بە هاوبەشی کارمان کردووە. ئەم ساڵ لە سلێمانی حەزمان کرد گۆڕانکاری بکەن ئێمەش وەکو فەنان کارێکەکەی دان نایە هەرەوە دووبارە بکەیتەوە حەزەکەی شتی تازەتر و بیرۆکەی زیاترە بۆیێت و گەشە بە بیرۆکەکە بێ. لەو ئیتارەیە ئیتر کۆنسپتەکەی بۆ هونەرمەندەکان باس کردووە نردوێتی وەک ڕێخەر کەس زانیوێتی کارەکان دوای گفتوگۆکردن لەگەڵ کۆنسپتی ئیشکردنی ئەمە گونجاوە بۆ شێوە ینی برادایەتی نییە گونجاندنی کارە لەناو کۆنسپتێکی دیاریکراوە. بێگومان کارێکی لەم شێوەیە کە درێژکراوەی کۆمەڵێک ئیڤێنتی تر بێت هیلاکی زۆرترە و کۆنتاکتکردن بە بەشێک لە هونەرمەندانەوەکو لە دەستپێکیش ئاماژەم پێکرد تەنها هونەرمەندانی کورد نین لێرە. ئێمە چەند ڕێگەزێکی جیاواز تریش لەگەڵ تۆ لەم کارابینین لە پاڵ هونەرمەندانی کووردا. ئەم کۆنتاکتە چۆن بوو کاکام و بۆچی ینی مەبەستت بووکە ئەوانیش لەگەڵت بەشدار بن؟ خۆی سەرەتا لە ساڵی 2021 لەوەی بەغداد پاوەر ئۆف وۆتەر بەتەنها خۆم بووم بەڵام ڤیدیۆیەکی تیا بوو بە ناوی The Other ئەوانی تر بۆیە بیرم لێ کردەوە کە بۆ بینینی ئەم بابەتە بە تایبەتی لە باشووری عێراق و عێراق بەگشتی پێویستی بۆیە کە چەند ئارتیستێکی تر بێنمەنەوە ئەم پرۆژەیەوە چونکە کاتێکە من سێری
لایەنێکی ئەەکەم هەموو لایەنەکانی نابینم بۆی وا بیرم لێ کردەوە کە چەند ئارتێستێک لە خواروی عێراق ناوەڕاستی عێراق کوردستان بێنم و دواتر بیرم لەوە کردەوە کە چەند ئارتێستێک لە دەرەوە بێنم ئیش لەسەر کەیسی ئەو بکەن لە ناوخۆی عێراق بۆی کە بتوانین هەر یەکەمان بە میدیەمێکی جیاواز بەڵام لەژێر هەمان کۆنسێپت کار لەم ئیڤێنتەیە بکەین. زۆر باشە. خاتووان پێشتر لە پرۆژەی هاوشەوەی وشکەڵانە واتە بۆ پرۆژێکی لەم شێوەیە کارت کردبوو؟ لەژێر ناوی وشکەڵانە نەخێر بەڵام من بەڕێوەبەری گروپی کۆنسپت ئارتم و ماوەی ساڵانێکی زۆرە کاری ئەنسلیشنەکەین و ینی لەم کارانەکەین بەڵام لە ناو ئەم کۆنسپتیان ناو لەمانە لە کارم لە حیاتمان بۆ هێن نەکردووە بۆ وشکەڵان نەکردووە بۆ ژینگە نەکردووە نەخێر شتەکانی من پێشتر لە شوێنێکە خۆی بینیوەتەوە بەڵام بۆ منیش ئەزمونێکی خۆشە کە بێتە ناو ئەو شتانەوەی کە پەیوەندی بە ژیانەوە هەیە ینی یەکێک لەوانە مەسەن ژینگە کە بەرهەمومانەکەوێت و خەمێکە خەمی هەموو ئینسانیەتە نەک تەنها هەیە ناوچەیەکی لۆکاڵی دیاریکراو و تەسەورەکەم هەر لەوێشەوەیە کە کاگاکان پەیوەندی لەگەڵ مەجموعەی کەسی جیاوازا کردووە لە دەرەوەی کوردستان لە ناوچە جیاوازەکە مەسەن خەڵکی ئەوروپیمان لەگەڵا باکوور و ناوەڕاست و باشووری عێراقی تایە هەریکەی لە پێرسپێکتیڤێکی جیاوازەوە لەسەر هەمان بیرۆکە لە ڕوئای خۆیەوە بیرۆکەکە و معرەزەکە و پرۆژەکە دەوڵەمەندترەکە. هیچ بیرۆکەیەکت یا بە هونەرمەندەکان یاخۆ تەنها ناوی وشکەڵانت پێیان؟ نا سەرەتا ناوەکە ئەخیشت پێم وابێ ناوەکەمان دۆزیەوە سەرەتا کۆنسێپتەکە بوو بۆ نمونە ئەگەر باسی شەکەی ئاوان کە میشەکەی ئاوان بە مەرحەلەیەکی دوور و درێژ هاتەیە چەند جار گۆڕانکاری هەم بەسەر ماتریال هەم بەسەر فۆرمەکەی هاتووە هەتاکو گەشتۆ بۆی کە ئەمڕۆ ئێمە بتوانین نمایشیکەین و سەرجەم ئیشەکان لە ئەنجامی گفتوگۆ دروست بووە ینی بۆ نمونە چەند ئارتێستێکی باشمان لەگەڵ بوون کە لە ئەنجامی گفتوگۆ سێرمان کرد ئیشەکەی ئەوان بۆ ئەم ئیشەی ئێمە ینی ناتە ژێر ئەم کۆنسێپتەوە بەڵام ئەم ئارتێستانەی تر کە یەکێک لەگەڵیان دانیشتوین مناقەشەمان کردووە یان گروپێکەوە مناقەشەمان کردووە لەسەرەوەی کە چۆن ئەم بابەتە بگەێنین دوجار سەرجەم ئیشەکان بەشی هەمومان دروست بووە. زۆر باشە بگومان کاری هاوبەشیش کاری هەریەکە لە بیرۆکێک و جوانتر وە بزانام زۆر باشتریش دەرەچێت جا لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی بە ئەزمموی شابیت خاتوەوان ئەم کاری دۆمانەوە هی ئاکاگاکەم خۆیەتی و کارەکەی تۆش لە دواترا نمایشکردن تا چەند گرنگە بۆ ئەوەی کە من وەکو بینەر ئەگەر هیچ لە هونەریش نەزانم کە یەمە ژوورەوە بۆ نێو هۆڵێک تێبگەم لەوەی کە ئەم بابەتە باس لە چیەکات شێوازی نمایش مەبەستم لە ڕاستیە ئەم پرسیاری تۆ زۆر هەڵەگرێ ینی مناقەشێکی زۆری ئەوەیە چونکە دابڕانێکی قوڵ هەیە لە بینی بینەر و کاری هونەریە لەم ناوچەیە لەم منتیقانە نەکات لە کوردستان و لە سلەیمانیە بگراتوانین ئەو حەقە بە خۆمان بین تا ڕادێک بڵێن لە ڕۆژهەڵاتی ئیسلامیە بەڵام ڕۆژهەڵاتی ئیسلامی هەموو ڕۆژهەڵات ناچکە ڕۆژهەڵاتی هەندی و ئاسیایی ئەمانە ناوەڕاست مەبەستە لەبەرەوەی کولتوری وێنە کولتوری هین نییە من زۆر جار باسیەوەکەم کولتوری وێنە کولتوری شەرقی نییە کولتوری ڕۆژهەڵاتی نییە کولتوری ڕۆژهەڵاتی زیاتر پشت بە تێکستە بەستێ ئەگەر زۆرتر زیاتر بچینەوە مێژوو بگەڕێنەوە سێرەکەین کاریگەری دینی ئیسلام بەسەر وێنەوە وێنە دایم شتێکی لاوەکی بووە مەسەرەن لای ئیسلام زەخرەفە ینی حزوری هەیە بەهێزە و سێرەکەی نەحت و ئەمانە تۆزێت تا ڕادەیەکی زۆر وەکو مێژووە گەر سەیری بکەین تابوو ڕێگە پێ نەدراوە و لە کاتێکا کە شێوە حزوری هەیە لە ناو ڕۆژهەڵاتە بە شێوەیەکی هامش یعنی جوانکاریە بۆ تێکست مەسەن لە ناو دینا کە سەیرەکەی زەخرەفە ڕازێنەرەوەی تێکستە و لە شوێنێکی کەشە لە شەرقا لە ناو معمارە لە ناو بیناسازیە شێوە زۆر بەرجەستابێ بەم شێوەیە توانین بڵێن لە ئەساسەکەیە لە ڕێگەی دینەوە ئەم دابچرانە گەورەیە دروست بووە و مێژووی هەموو عێراقیش ئەگەر سەیری بکەین لە پەنجاکانەوە هونەری شێوەکاری جیهانی یەتە ئەم منتیقانە یعنی وەکو زانست وەکو دام و دەستگا
لەبەرەوە پەیوەندی تا ئەم دقەیە چرکە ساتە پەیوەندی بینی شێوە و بینەر پەیوەندیکی زۆر قوڵ نییە بەس خۆشببختانە من هەستەکەم ئەوەش پەیوەندی بە هونەرمەندەکانەوە هەیە تا چەندێک چۆن کارەکەن کە ئەو پەیوەندیە لەگەڵ بینەرەکانیانە دروستکەن من تەسەورەکەم لەناو بە تایبەت ئەم جۆرە کارانەیە لەبەرەوەی مەسان کەیتە ئێرە بەر بەلەمەکەوی ئەمە خەڵک يعني لەگە ئەو مادەیە خۆی ئەو ئامێرە ئەو شتەیە ڕۆژانەیە میمۆری هەیە ژیاوە لەگەڵ لەما لەگە خۆڵا لەگە ئاسنا لەگە پەرداخا لەگە ئەم شتانەیە ئاسانتر بەریەکەوێەوە ئیشی کۆنسپتی ئەو ئیشانشی کۆنسپتی لە پشتەوەە مەجای حیوارکردنی بینی بینەر و هونەرمەند زۆر هەیە لەبەر تەسەورەکەم یعنی تا ڕادەیەک ناتوان بڵێم زۆر 100% بەس جۆرە تێگەشتنێک دروست بوو خەریکیشە دروستە بێت کەواتە لە کاتی دروستبوونی یاخود بڵێم دانانی بیرۆکێکی لەم شێوەیە تا چەند گرنگە بۆ کەسانی ئاسایش نمایشەکە هەبێت نەک تەنها بۆ هونەرمەندان ئێستا لەوانەیە ئەڤانخان ئاماژەی بە کۆمەڵێک بابەت کرد کە ئێمە ڕۆژانە لەوانەیە بەر بەلەم بکەوین بەرلەم بکەوین بەر شوشە بکەوین بەڵام هەندێک جار هەیە هەندێک بابەتی ترێسە بۆ نمونە منەمێ پرسیار کەم زانم ئەو علاقە ڕەشە مەبەستی دەچیە هەرچەنە شەپۆ ئەگەر من سێری بکەم لەوانەیە بڵێم شەپۆلی ئاوە وشکە بێ ئەوەنەی لێ تێ بگەم بەڵام لەوانەیە بڵێم لەوانەیە بەڕەنگێکی تریش کاگاکە مەیتوانی ئەو گزارشتە لە ئەمیشانەیە تێکست گرنگیشی ڕای هەیە کاتێک کە هونەرمەندەکە تێکستێکە نووسێ لەبارەی ئەو نسڵەشتنەوەی کە هەیەی و دوجار بە شێوازێکی دایرێکت هەمووی نایە بە بینەرەکە بۆی بینەر وا لێ بکە بتوانێت بیری تیا بکاتەوە فەزایشی بۆ دروستەکە بۆ بیرکردنەوە بۆیە من لە سەرەتای تێکستەکە باسیەوەکەم یاسایەکی زانستی هەیە هەتاکو نەوت دەربێنی ئاو کەمەکە و لە عێراق ڕێژەی دەرهێنانی نەوت تا ڕادێکی وا ڕۆشتووە کە خەریکە بە تەواوەتی وشەکە بێ عێراق ناتوانین ئەومان بمێنێ بۆیە کاتێککە بەلەم بە تایبەتی ئەم بەلەمەی من کە خۆی لە خۆیان وەزیفەی بەلەمی لە دەستیاوە ناتوانین پێی بڵین بەلەم بەڵام لە ڕۆ فۆرمیەکەەوە هێشتا بەلەمە بەڵام وەکو وەزیفەی بەلەمی نیە سەشتێکی ترە وەکو ئۆبجێکتێکی مامەڵی لەگەڵەکەین کە لە ناو ئەم پلاستیکە ڕەشایە پلاستیکی ڕەشە گەڕێتەوە بۆ ئەخیر منتوجی نەوتی ڕەش کە دەرهێنراوە لە خاکەکە و ئەم پلاستیکە جێگرەوەی ئاوە بۆ ئەم بەلەمی کە ناتوانێتیایە مەلە بکە بۆیە لێرەیە ئەمێ بچمەوە سەر ئەو یاسا زانستیە کە هەتاکو و نەوت دەربێنی ئاو کەمەکە لێرەیە بەتەواوەتی نەوت هاتۆتە دەرەوە و ئاو نەماوە بۆی ئەم بەلەمەی من لە ناو نەوتە گزارشتەکان جیاوازن خاتو ئەوان مەتریالەکان لێرە جیاوازن هەریەکی بە شێوازێک و هەریەکی بە بڵێم کۆمەڵێک مەتریالی جیاواز ئەبینم اینجا کارەکەی تۆ شوشەیە و جیاوازە لەوانی تر بڵێم چۆن گزارشت لە ژینگە و لە وشکەڵانی با بڵێم بە شێوازێکی گشتی ئەم ناوچێ ئەەکەیت تۆ لە ڕێکارەکەی خۆتەوە لە ڕاستیە ئیشەکەی من تۆزێ ئەتوانین فرەڕەهەند سەیریکەین باسی شتە دژ بەیەکەکانەکە دوایی لە ناو سیاقی ئەم معرەزەیە ئەچێتەوە ناو ئەو بابەتانەی وەک کاگاکەم باسی کرد مەسەران ئاو لەگەڵ نەوتی ڕەش بۆ من ئەو دوو ماتریالە لە ئەساسەوە دژبەیەکەن جا من لە ئیشەکەی منی شاواهیە ئەو پەرداخ ئەو شتەیە کە تۆ بەدەستەوە نزیکترین شتەکە ئاو ئەخۆیتەوە یعنی دێرێک دێتە ناو گیانی تۆوە ئەو پەیوەندیە ئەتەوێ تیشک خەیتە سەر ئەو شوێنەی کە چ خەتەرێک لەسەر ژینگەکەی دەوروبەرمانە بەڵام لە لای من تۆزێ ئیشەکە ئەتوانم واهی باسی بکەم کە مەجموعەیەک لە مەجموعەیەک ڕەهەندەوە باسم کردوە تەنها ئەوە نییە نمونە بابەتی تەختیت لە ئیشەکەی ئەڤانە من ینی بۆ نمونە بابەتی سێبەر لە ئیشەکەی ئەڤانەمانە هەمویان ئەمە باسی ئەو شتە بکەم کۆنێکشنێک لە بینی شتەکانە هەیە من وای سەیرەکەم ئەگەر سێریکەی ئاو هەیە لەگەڵ ڕۆن هەیە ئەو ڕۆن دووشتی دژبەیەکەن ئەگەر سێری پەرداخەکان کەی مەسەن سێرەکەی پەرداخێک ئاوی تایە پەرداخێک ڕۆنی تایە پەرداخێک هێشتا هەر هیچی تیانە پەرداخێک ئاوی تایە ڕۆنەکە سەرکەوتووە مەجموعە احتیمالات پیشانیراوە و کۆنێکشن هەیە لە بینی ئەم لە بینی نەوت و ئاوەکە یادیسان کە لە پەیوەندیکی بەردەوا من تۆڕێک دروستەکە یعنی ئەگەر من ئەمە لە ماڵەکەی خۆما چەورێک بکەمە ناو مەخسەلەکەمەوە پەیوەندی لەگەڵ دەرەوەیە هەیە لەگەڵ ڕووبارەکەیە هەیە لەگەڵ یعنی هەتا هەموو جیهان اینجا ئەتوانین لێ و سێریە و کەیکە ئەم شتە هەر لۆکاڵی نییە ئیشەکە ئاماژەیەکە بۆ ئەوەی کە هەر شتێک هەر وحدێک کە لە هەر سوچێک لە زاویەیەکی شوێنێکە هەیە ئیتە ئاو بێ ڕۆن بێ بەتاڵی بێ چەندێک
پەیوەندی و کاریگەرە بەوەی کە شتێکی کە دروستکردنەوە سیستمێکی تیا دروست بووە و دەستکاریکردنی هەر یەکێک لەو خاڵانەی کە پەرداخەکانی لەسەردانراوە بیجوڵێنی فۆرمە گەورەکەی یەکە کە هەموویە گۆڕێ کە پەیوەندی بە هەموومانەوە هەیە بەڵێن بە هەموو زەویەوە بە هەموو دوو پەیوەندیەکەوە بەڵێ هەمووی پێکەوە دەستخۆش. هونەر بابەتەکان خێراترەگەێنێ بە ئێمە وەک لە گفتوگۆ و قسەکردن و ئەو بابەتانەی تر چکە هەمیشە وێنە خێراتر ئەتوانێت گزارش لە بابەتەکان بکە وەک لە تێکستێک و خێراتر کەسەکە ئەتوانێت لی تێ بکات. اینجا پێم خۆشە بزانم کە ئایا تا چەند گرنگ بوو بۆ ئێستای ژینگەی ئێمە بە تایبەت ئەم جۆرە نمایشانە بۆ ئەوەی کە خەڵک هوشیارتر بن و تا چەند گرنگە یاخود بڵێم کێ گرنگە ئەم جۆرە کارانە ببینێ؟ خۆی بە تایبەتی خۆشببختانە لە کوردستان نەگەشتوینێتەوە پۆینتێک کە نزیک بین لە پۆینتێکی زۆر ترسناکەەوە بەڵام نیشانەکان ئاماژەن بۆ ئەوەی کە بگەین بە ئەو خاڵە ترسناکە وەک چۆن لە خواروی عێراق ڕێیە ڕوویدا بۆ شەپۆلێکی لێشاوی کۆچی گەنج ڕویان کردە ناوەڕاستی عێراق لەوێشەوە بۆ باکوور کە ئێمە بڕین وەکو کوردستان زۆر گرنگە بۆیە من لێرەیە وەکو ڕێخەربیرم لەوە کردوتەوە لەگەڵ مناڵپارێزی کوردستان بەشێکی زۆر لەو مناڵانە بێنین ڕۆژانە ئەڤێنتەکەیان پیشان بین فیلمەکەیان بۆ لێبین وەتیان بگەینین کە کاریگەری گۆڕانی کەش و هەوا لەسەر ژیانی ئێمە چەند کاریگەریەکی بەهێزە و دوجار ئەگەر بتوانین ئێمە پانێڵێک دروستکەین لە زانکۆ بۆی کە باستە گۆڕانی کەشوهاکە وە کەسانی مختەز لەم پانێڵەیە قسە بکەن دوجار هەموو هەوڵەکە وەکو پۆکردنیی تاک بە تاکیەم کۆمەڵگەی کە پێمانەڵێ کارە ساتێک بەڕێوەیە بۆی پێویستە هەمومان ئاگاداری بین و هەر کەسێ بەپی بەرپرسیارەتی خۆی بەشێک لەم کارە ساتە پێویستە هەڵبگرێت. دەستخۆش ببوورەیەک هێنم هەیە ئیزافەم هەیە لەسەر قسەی کاگاکەم بۆ پرسیارەکەی تۆ پێم حەزەکەم لەسەری بۆستم ئەویشەوەیە هونەر بۆچی لە دیدگایەکی کەەوە شتەکەم ئامشانەیە یاخود بۆچی کاریگەرترە مەسان هەو شتانی کە لە ڕۆژانەیە ڕوئەیەن ئیتە ئەمە تکرارە بێتەوە مەلەلا بێتە بەشێک لە ناو ژیان یعنی ئەبێ بە قسێک ئەتوانین ئەو شتانی کە ڕۆیە هەموو کەس ئەتوانێ بیبینێ هەموو یعنی لە ڕاستیا هەیە بەس کە تۆیی بە شێوەیەک لە شێوەکان نەوعک فەنتازینە بەس جۆرێکی کە مامەڵە لەگەڵ ماتریالەکانەکەی دایێنی هەر هەمان زەلام کە خۆی کەس کە خۆی پرسیاری لا هەیە لێرە بە نوع پرسیاری کە ئێوروژێنی بۆ نمونە کەسەکە زانێ خۆکەم ڕۆنە بکاتە ناو گرینەکەەوە دنیا ئەوە پیسە بێ بەس جۆ دیسانەوە پیشانیتەوەم هەر تۆنیت دەوروبەرێکی گەورەتر لە تۆ یاخود مەسەرەن بۆ ئیشەکەی کاگاکەم ئەم ئەو باتەوە شوێنکە بۆچی بەلەم ئەم پێتەڵێم مەوزوعەکە هەر بەلەمەکە نیە هەر ئاوەکە نییە کە وشکە بێ ئیتە خەڵک لێەوە کۆچەکە ئەم بەلەمە لە کارەکەوێ خەڵکانێک بێ ئیشە بن کولتورێک وردە بەرەو لە ناوچوونە چێ یعنی کاری هونەر ئەوەیە کە مەجموعی پرسیاری کە لە خۆیەوە ئەگلێنێ کە زانیاریکی تا ڕادەیەکی زۆر بینەرە خاتەوە بەر پرسیارێکی کە تۆ زێفراوانتر دەربارەی ئەو کێشەیە کە بوونی هەیە ڕابنیەکەش لێرەیە گۆڕانکاری هەیە بۆ نمونە لەمە بینین لە شوێنێکی تر لەمێکی ئاساییە بەڵام کاتێک کە دێتە گەلەریەکەوە بۆ نمونە لایلۆنەکە بە هەمان چۆک و ئەڤانوتی بەلەم بەتەنیا لەوێ بەلەم نییە بەلەم لەوێیە کللتورە بەلەم لەوێ وەزیفەی گواستنەوەی هەیە بەلەم لەوێیە مانەوەی لینکە تاریخیەکەی دانیشتوانی هەوارەکانە بە سۆمەریەکانەوە کە تاکە دانیشتوان بە شێوازێکی ڕاستە خۆ لینکێکی تاریخیان لەگەڵ سۆمەریەکانە بێ کە شارستانی کۆنن لە خواری عێراق. جا هەر لە بابەتی نمایشکردن بۆ مناڵان و کۆنتاکتی کاگاکەم لەگەڵ مناڵ پارێزە پرسیارێکم بۆ دروست بوو خات و ئاوان کە ئەبینین بەشێک لە هونەرمەندانی کورد ژنن هاوسەرن دایکن تا چەند تۆ خۆت وەکو ژنێک وەکو هونەرمەندێکیش ئەتەوێت کە بەشێک لە دایکانیش بن بینەر بن بۆ ئەوەی کە ئەم مەترسیە ببینن و هۆشیاری بن بە مناڵەکانیان چکە زۆر جارێ مناڵ لە
دایکەوە زووتر شتەکان وەرەگرێ؟ وڵی ئێمە وەکو ئارتێست و هونەرمەند حەزەکەین ئێرە بە بەردەوامی خەرباڵق بێ و هەموو کە سێبێ ضرورە بە زۆر بزانام ئەو قورساییەکەوێتەوە سەر کاگاکەم ئەو پەیوەندیانە دروست کاتەوە و لینکانە دروست کاتەوە بۆ ئەوەی زۆرمان بۆی لینکێکی باش بۆ دروستکەین پلانمان هەیە بۆ ئەم 20 ڕۆژەکە بینەرێکی باش بێنینە ناوهۆڵەکە وا بکەین بتوانین دیالۆگ دروست بکەین لەگەڵ بینەرەکانمانەوە و بینەرەکان ڕاستە خۆبەر هونەرمەندەکان بکەون تاکو بتوانن هەم لە کۆنسێپتەکە تێبگەن و هەم چێژە هونەریەکە ببینن و هەم وەکو بیرخستنەوەیکیش بێ کە ژینگە کارە ساتێکە ڕەنگە لە دوایە بێت هەمومان پێکەوە زەرمەند دەبین ئەگەر بێت. زۆر باشە. کارگەی کللتور ئێستا شوێنێکی زۆر باشە بۆ نمایش. تا چەند ئێستا خاوەنی شوێنی نمایشی باشین ئێمە؟ مناقەشێکی باشتان لەسەر و بابەتە لەگەڵ بکەم بابزانم کە هەمیشە هونەرمەندانم ڕاستیەکەی ئەم شوێنە زۆر تازەیە هەمووی چەند ساڵێکە هەیە شوێنێکی زۆر باشە ئینکاری لەوانیە کە شوێنێکی باشە تا ئێستا ئەو نمایشانەی کە کراوە نمایشی زۆر چاکراون لە مستەوای بەرزاکراون بەڵام بە گشتێکی ئەگەر باسی گەلەری و بوونی شوێنی چاک و ئەمانە بکەی لە کوردستانە من تەسەوڕەکەم لە دهۆکەوە هەتا چەندین جار هەر لە ڕێگەی بەردامەکەی خۆتانەوە ئێمە قسەمان کردو مارەزمان بووە ماڵی وێران و کۆنمان چاک کردوتەوە مەبەست لەوە نییە کە دیوار نییە ساڵوانە پێمان بڵم لە ئەوێ هەیە مۆزەخانە هەیە ئەمانە ڕاستە ئەمانە هی لەو حەن بەستەنیا تابلۆی تا هەڵبواسرێ. دواتر یەک شت ئیزافە بکەم ئاوان لە ناوەڕاستی قسەکانتان لێرە مۆزەخانە و گەلەریەکان لیڤڵی نییە. بۆ نمونە ئێستا من ئەگەر بۆ نمونە بمەوێ ئیشی کلاسیک ببینم شوێنێک نییە بزانم کە ئیشی کلاسیک لە چ ئاستێ نمایشەکە یا ئیشی کۆنتێمپۆرەری لە چ ئاستێک نمایشەکە پێم وانە شوێنێکە بێ لێرە لیڤڵی هەبێ. بۆ نمونە من شانازیکەم کە نمایشێکم لەو مۆزەخانە هەبووە هەنی من لە یەکێک لە تێکستەکانە باسیەوە کە مەڵێم خۆم ڕخنە لە خۆم ئەگرم بەڵێم بۆ من دیوارەکانی مۆزەخانەکانی ئەوروپان بۆ گرنگە بۆ دیواری مۆزەخانەکەی خۆم بۆ گرنگ نییە بەڵام ئەوەیە کە لیڤڵی نییە لیڤڵی نییە مەسان بۆ نمونەیەکی بچکۆ لە گەرباسی و بکڵێ مۆزەخانەی سلێمانی سلێمانی تەنیا ناوێکە ناوی مۆزەخانەی سلێمانیە بەڵام ژوورێکی بچکۆلەی لا کێشەیە هیچ شینێکی ئەوەی تیانە هیچ بێ لە سەردەمێک مەسەران ئەگەر هەر ئەو شوێنە بچکۆلێ هیچ کێشە نیە وەکو بینە ئەگەر ئەم اختصاصی ئەوەی وەربگرتایە بۆ نمونە کە مەجموعەیە فەنانی بەس فەنانی باش لەوێ عەرزی بکردایە هەموو کەس عەرزیان کردایە لەوانەیە نازناوی مۆزەخانە بۆی بگونجایە یعنی وەکو کاگەکەم وتی لیڤڵ دروست نەکراوە. جاکاگەکان پێم خۆشە باسێک لەو ڤیدیۆیەش بکەین ئێستا بەرامبەر ئێمەیە اینجا بزانم لەوێ پەیامەکە چۆنە. ئەو ڤیددیۆیە کچێشی ئەڵمانە لە ناو یەکێک لە مۆزەخانەکان بە بەردێک بە چەکوشێک لە بەردێکەیە و مۆنتاژ کراوەتەوە بۆی کە چەند چەکوشی پیاکێشێ دەنگی ڕۆشتنی ئاوەکە ئەیا ببینەران وە کاتێک چەکوشەکە دانێ بەجێڵێ دەنگەکە نامێنێ ئەوێت ئەو پەیوەندیەمان بۆ دەربخا کە نەمانی ئاو بە جۆرە لە جۆرەکان جۆرە هاوارێکی تەیە بەڵام هاوارێکی بێدەنگە ئێمە نایبیستین و پێشمانەڵێ ئەو کەسانەی کە نیانەوێت تێبگەن لە کەیسەکە خۆی زۆتر پەیامێکی سیاسی هەیە ئەگەر وەکو دەنگی بەردی ژێمە بین بە گوێیانە ئەوان هەر تێناگەن چونکە سەپۆرتی سیستەمی کاپیتالیزمەکەن و بەشێکە بن لە ئەو سیستەمە بۆ ئەوەی کە جەنگ هەمیشە بەردەوام بێ کە مەژۆکارێکی سەرەکیە بۆ وشکبوونی وڵاتەکان و نەمانی ئاو. جۆر باشە خاتووان پێم خۆشە بزانم کە پەیامی تۆ چییە لە ڕێی کارەکەتەوە لە کۆتاییە؟ من هیوادارم زۆرترین کەس بێ کارە هونەریەکان ببینێ و پەیامەکەشم لە ناو ئیش لە هونەریەکەمە بەرجەستە کردووە هیوادارم ببینێ هیوادارم زۆرترین خەڵک کەس بێنە ئێرە. زۆر باشە ئەم ئەوانی کە هاتن پرسیاریان لە کارەکەتە کرد؟ بەڵێ زۆر هەموو کات ینی یەک بەیەک بۆ چیەکردنەوەیان کۆمەڵێک بەڵێ بۆ مشی کردوونەتەوە لێرە نووسینمان هەیە لەسەر هەموو دیوارەکان بەس خۆشترین شت لەم نەوە ئیشکردانەیە چێژەکەی دوای تاوبوونی ئیشکردنەکە قسەکردنە لەگە خەڵکو و ڕەوەرگرتنیانە بزانین ئەو شتێک کە تۆ ویستوتە تا چەندێک گەشتووە و هەر ئەوەنەی کە پرسیار دروستە بێ بۆ من
ئیشی خۆی کردووە ڕاستە پرسیاری ئەوە بکەم کە پرسیاری بابەتەکەی تۆشەکەن کاکەمیان هەر پرسیاری هەر بابەتێکی تر لێرە ئەکرێت جیاوازەلەوەی کە هونەرمەندێک پرسیار بکات یاخود کەسێکی ئاسایی پرسیار بکات زۆر جار پرسیاری کەسێکی ئاسایی زۆر قوڵترە لە پرسیاری هونەرمەندەکە چونکە هونەرمەندەکە هەمیشە لە ڕوئیای خۆیەوە پرسیارەکە لە ڕوئیای هونەریەوە زۆر جار بەڵام کەسێکی ئاسایی ڕەنگە بە جۆرە لە جۆرەکانی تر پرسیارێکی زۆر زۆر قوڵ بکە بەڵام من وەکو ڕێخەر بە حکمیوی کە لەگەڵ ئارتێستەکان زۆر دانیشتوم و زۆر گفتوگۆمان کردووە ئەنی بەتەواتی ئەزانم بیر و بۆچوونی ئارتێستەکە و کۆنسێپتی ئارتێستەکە لەسەری شەکەی خۆی چیە بۆیە زۆر جار لە بری ئارتێستەکانی وەڵاممایە باشە بێگوان کۆنتاکتێکی باشەیە و ماوەیەکی زۆر شەلوانەیە کۆبوونەوە هەبێ لە بینتانە ئەو پرسیاری زۆر دروستەکە و کاری جواندریژە خۆڵقێنێت جا ئەم ئیڤنتە ئەچێتە شارەکانی تری کوردستان یان هەر لێرە ئەمێنێتەوە ئیڤنتە وەکو شارەکانی تری کوردستان بەڵام لۆبیەکمان کردو بۆی بچێتە مووسڵ بەڵام کاتێکە چێتە مووسڵ کۆنسێپتەکە وەکو خۆی ئەمێنێ و هەندێک ئارتێستی تر زیاکات بۆ ناو ئیڤنتەکە و ڕەنگە هەندێک ئارتێست کەم بکە لەدەست بین و دوای ئەوەش بۆ شاری بەغداد لە ئیڤنتێکی گەورەیە بەنیازین و ئیشەکەی منیش داوت کراوە بۆ ئەکسپۆی دوبەی پێچێ بە نوێنەرایەتی ئیشەکانی هەمووتان بڕوا بۆ ئەوش اینجا کورساتیش بێگومان سپۆنسەری کارەکەی ماوەیەم چەند ڕۆژە داواکاری تەیە لێمان وەڵا زۆر سوپاسانەکەم دەستان خۆش بێ و بەتایبەت سەرەتا خۆی من ماوەی 11 ساڵی نمایشەکەم لەم شارەیانە بووە و بە هەوڵ و بە گفتوگۆکردنی زۆر لەگەڵ کاکدێرین ئەم نمایشە دروست بۆ مێ لێرەوە سپاسی کەم ڕاستی و سپاسیشانەکەم کورسات هەم لە ڕووی تەکنیک هەم ئینارە هەم ساوت هەمیان بەڕاستی زۆر زۆر هاوکارمان بوون ئەم چەند ڕۆژە سوپاسیانەکەن بەو هیوایم کا زۆرترین بینەرچان هەبێت و ئەمڕۆ نمایش دەستی پێکرد تاوەکو نمایشەکەمان ئەمڕۆ دەستی پێکردووە 25 بۆ دەی 6 ڕۆژانە لە دەی بەیانی بۆ 5 ئێوارە بەس ڕۆژانی یەکشەممان نمایشمان نییە بەڵام پێنجشەممە و جمعە و شەممەمان هەیە لەبەرەوەی ئەوانەی کە مۆزەف نەتوانن بێن لە ڕۆژی جمعە و شەممەیە چێ لە نمایشەکە ببێنن ئیڤنتی وشکەڵان بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەردەوامە و بۆ هیوایم ئێوەش بێنە نێو کارگی کەلتور و بینەری ئەم کارە جوانانە بن سوپاس بۆ هەر یەک لا بەڕێزان کاک ئاکام شێخادی هونەرمەند و ڕێخەر سوپاس بۆ تۆ و هەروە خات و ئاوانسی هونەرمەند کە لەم بەشە لەگەڵ مامون سوپاس بۆ تۆ خات و ئاوان زۆر بەخێر بن سوپاس بۆ ئێوە سوپاس بۆ کاتەکەتان و بۆ هیوایم هەمیشە لە کاری باشتر و جوانتر و لە ئیڤنتی جوانتری شاتان بینین سوپاس بۆ ئێوە